من ئەمڕۆ دکتۆری برایم گەردیم لەگەڵ پسپۆڕی نەخۆشە دەرونیەکانە لە شاری هەولێری خۆشەویستەوە. دکتۆر بەیانیت باش با سەرەتا ئەکسەر بەوە دەست پێ بکەین چێ پێویستە سەردانی پزیشکی دەرونی بکات یاخود ئەو حاڵەتانە چین کە پێویست بە سەردانی پزیشکی دەرونی کات ئایا تەنها نەخۆشە دەرونیەکانن یاخود گرفتی دیکەش ئەگرێتەوە؟ بۆ ئەو میێوەنداریە و سڵاو لە بۆ ئەو خوشک و برا بەڕێزە کە بەڕاستی هەویان نازانم. نەخێر بەنسبەت وەڵامی پرسیارەکەت ئەمە ڕاستە نەخۆشی دەرونی دەبینین، بەڵام زۆر جاریش کەسێک کە سەردانی نۆڕینگەکان دەکات نەخۆشیەکی جەستەیی گلەی لە نیشانەی جەستەیی دەکات، ینی بە کۆمەڵک نیشانەی جەستەیی دێ، بەڵام ئەو نیشانە جەستەیانە دەرەنجامی کۆمەڵک نەخۆشی دەرونین یان ناڕێکی دەرونین، ئەمە بەگشتی پێیان دەرێن نەخۆشیە دەرون جەستەییەکان، واتە سایکۆسۆماتیک دیزۆردەرز. زۆر باشە. کەواتە دکتۆر با بینە سەرەوەی کە ئێمە لە چ کاتێکا پێویستە سەردانی پزیشکی دەرونی بکەین، ئەو نیشانانە چین کە بەگشتی نەک بۆ نەخۆشیشی دیایکراوە، بەگشتی چەند نیشانەیەکمان پێ بڵێیت کە ئەگەر لە خۆمانە هەستمان پێ کرد ئەمە دەلالەتە لەوەی کە ئێمە ئەبێ پزیشکی دەرونی ببینێ. خۆی نەخۆشیە دەرون جەستەییەکان تایبەتمەندی خۆی هەیە. ئەگەر وەکو پێناسەیەک پوختە کرد بدەمێ، نەخۆش گلەیی جەستەیی هەیە، بە کۆمەڵک نیشانەی جەستەیی دێتن، بەڵام لەگەر ئەو نیشانە جەستەیانە دەڵێتن سەردانی کۆمەڵک دکتۆرم کردیە، کۆمەڵک نۆڕینی جەستەیی کردیە، کۆمەڵک پشکنینی تاقیگەیی کردیە، بە هیچ دەرەنجامێک نەگەیشتە. زۆر جار ئەمە لە ناو کۆمەلگا ئەو شتەمان جێ دەبیتن کە نەخۆشێک دەرێ سەردانی دکتۆرم کردیە، کەس عیلاجی منی پێ نەکرایە، فەحز نەمایە، پشکنینی تاقیگەیی نەمایە، بەڵام کەس نازانی ئەمن نەخۆشیەکەم چییە. ئەوە زیاتر لەگەر نەخۆشیە دەرون جەستەییەکان دەڕواتن و ئەو نەخۆشیە بەڕاستی گرنگی تایبەتی خۆی هەیە لە ناو هەموو نەخۆشیە پزیشکیەکان، لەبەر ئەوەی نەخۆش سەری لێ دەشەوێتن، نازانیتن سەردانی کام دکتۆر بکە، یان جاری وا هەیە لەبەر ئەوەی عیبەی نەفسی هەیە سەردانی دکتۆری نەفسی ناکاوە نەخۆشەکە بزر دەبیتن، هەر لە ناو دکتۆرەکان دەسوڕێتەوە یان لە تاقیگەکان دەسوڕێتەوە، پارەی زۆر سرف دەکات، کۆمەڵک پشکنین دەکات، بەبێ ئەوەی هیچ بەڕێکارە پزیشکیەکاندا بڕواتن و کاتەی زۆری لێ دەبا و کار دەکاتە سەر کاری ڕۆژانەی و کار دەکاتە سەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی، ئەمە بەوەی دەیناسینەوە. بەڵام وەکو نیشانەی تایبەت بە نەخۆشی دەرون جەستەیی یان ناڕێکی دەرون جەستەیی ڕاستتر برێم، دەکرێتن ئەگەر جەستەی ئینسان دابەش بکەین لە بۆ کۆ ئەندامەکان، هەر کۆ ئەندامێک دەتوانی ببتە بەرکەوتەی ئەو ناڕێچە دەرون جەستەییە. یعنی بۆ نمونە کەسەکە جاری وا هەیە بە سەرێشەکی بەردەوام دێتن، بە جێژبوون و سەرسوورە دێتن، یان بینینی وەکو پێشان نییە و تێک چووە، یان بیستنی تەواو نییە. زۆر جار ئەوەمان جێلێ دەبی کە نەخۆش دەڵێتن لە ناو جێم ژاوەژا و وژە وژ و ئەوەی کە پێی دەڵێن تنیتەس، ئەو گلەیانە دەکا یان دەکرێتن دائیمەن قەلبی قورسە و گرانە و هەست بە تەشەنووز دەکاتن، یان ئازارەی زۆری هەیە، ئازاری لە سینجی هەیە، دڵە کوتەی دەگریتن، هەناسەی خۆش نییە وەکو جاران، یان کێشەی لە گەدەی دەبیتن، یان ڕیخۆڵەکانی ئەوەی کە لە ناو خەڵک بە ناوی قۆڵۆن باوە، یان دەکرێتن هەتا کار بکاتە سەر ئەوەی کە کاسی جیرۆدە بەو نەخۆشیە تووشی لاوازی سێکسی ببیتن، یان هەر نیشانەیەکی دیکە بگریت دەکرێتن دەرەنجامی ناڕێکی دەرونی بیتن، هەر نیشانەیەکی جەستەیی، بەڵام بە شێوەیەکی گشتی زۆربیان بە ئازاردن، یعنی گلەیەکان لەوەیە ئازارێکی زۆریان هەیە، وەک ئەوەی زۆر جار جێمان لێ دەبی لە نۆڕینگەکان کە نەخۆشێک دێ دەڵێتن دکتۆر هەموو قالبم بێشیتن یان هەموو جەستەم ئازاری هەیە. زۆر باشە. دکتۆر ئەمە باسیەوە بکەم، هەندێک جار ئەبینین کە هەندێک کەس تووشی حاڵەتێک یا جۆرێک لە بورانە و لە هۆشقۆ چوونەچن، ئەمەش لە کاتی ڕوودانی حاڵەتێکی نەخوازرا و یاگەر شتێک زۆر بەنابەدڵ پێیان بکرێت، ئەمەش پەیوەستە بە گرفتێکی دەرونیەوە یاخود هەندێک لە تاکەکان بە شێوەیەکی سروشتیە حاڵەتیان تیا هەیە؟
بەنسبەت ئەو حاڵەتی کە باست کرد ئەمە پاش ئەوەی کەوا حاڵەتە جستەیەکان هەموو وەلات دەنێن ینی هەموو پاش پشکنین و دیتنی پزیشکی پسپۆر لەوەی کە بۆ نمونە لە هۆشچوونی هەیە کە بزانین ئەو کەسە گەشکەی نییە یان نەخۆشیی جستەیی نییە ئەو کاتە دەچینە سەر ئەوەی نەخۆشە دەرونیەکان بەڵێ دەکرێتن هۆکارێک بی لە بۆ لە هۆش خۆچوونی ئەو کەسە ئەمە زۆر جار هەیە نەخۆش دێ لەوانەیە بینینی لە دەستدابیتن لەوانەیە بیستنی لە دەستدابیتن و هۆکارەکەشی دەرونی بیتن بەڵام ئەوە پاش ئەوە دێ کەوا پزیشکی پسپۆری چاو یان گوێ یان مشک و دەماردەی بینی و لە لایوان سەلامەت دەردەچی و لە پشکنینەکان هەمووی بە سروشتی دێتەوە ئەو کاتە ئەمە وەکو پزیشکی دەرونی چارەسەری دەکەین و تەداخل دەکەین. زۆر باشە دکتۆر باسی ئەوە بکەین بێگومان ئێستا ڕاستەخۆ لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجی فەرمی کورسات بینەرانی خۆشەویست دەتوان کۆمنتەکانیان بنووسن و پرسیار ئاڕاستەی پزیشکی پسپۆری دەرونی بکەن کە دکتۆری براهیم گردیە. دکتۆر ئەمەوێ باسی ئەوە بکەین ئێوەکو پزیشکی دەرونی کاتێک نەخۆشێکی توند و قورس و گران ئەگرێت تا چەندێک ڕاوڕاوێشتان پێکرێت لەلایەن پزیشکی پسپۆری دیکەوە بۆی کە توان بە ئاسانترین شێوە یاخود بە سادەترین شێوە ئەم هەواڵە ناخۆشە بگێنن بە نەخۆشەکە واتە هەندێک جار ڕەنگە ئەوەندە باری دەرونی ئەو کەسە تێکچێت بەهۆی هەواڵێکی وا ناخۆشەوە کە نەتوانێت هیچ جۆرە چارەسەرێک وەرگێ تا چەندێک ئێوە ئەم تەنسیقەتان هەیە لەگەڵ پزیشکانی دیکەی بواری هەناوی و ئەوانی تر بۆی کە هەواڵێکی وەها ناخۆش یاخود باری تەندروستی کەسێک کە بە شێوێکی زۆر خراپ تێگەچێت ئێوە هاوکار بن لەوەی کە بە ئاسانترین شێوە ئەم هەواڵی پێ بدرێت و کار ئاسانیەک لەسەر دەرونی ئەو کەسە بکرێت. بەڵێ بەخۆی کاکتۆر بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو ڕاوێژکردن بە پزیشکە دەرونیەکان باشترە و هەماهەنگێکی باشتر هەیە لە نێوان دکتۆرە دەرونیەکان و پسپۆریەکانی دیکە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو بەڵام هێشتا لە نەگەیشتیتە ئەو ڕادەیە کە برین تموحی مێە و ئەمە هەوڵی لە بۆ دەدەین لە هەموو نەخۆشیە جەستەییەکان و خاصەتەن لە نەخۆشیە درێژخایەنەکان و نەخۆشیە قورسەکان بە تەکید پێویستی بە چارەسەرکاری دەرونی یان بە پزیشکی دەرونی دەبیتن لە بۆ و هەماهەنگیکردن هەتاوەکو دەرەنجامێکی باشتری هەبی ئەو نەخۆشیە ئەمە هەمومان دەزانین کەوا کێشە دەرونیەکان کۆ ئەندامی بەرگری مرۆڤ دادەبەزێنیتن و فشارە دەرونیەکان کۆ ئەندامی بەرگری مرۆڤ دادەبەزێنیتن و بەرگەگرتنی بەرامبەر نەخۆشیەکان کەمتر دەبێتەوە ئەگەر ئەمە تەداخل بکەین و هاوکاری بکەین بێگومان دەرەنجامێکی باشتری دەبی هەتا لە بۆ نەخۆشە جستەییەکانیش. دکتۆر دوو پرسیار هاتووە لە ڕێی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئێستا یەکیشانەوەیە کە ئەڵێ ئایا تووڕەبوون ئەکرێ بە نەخۆشی دەرونیدا بنرێت یاخود ئەوانەی کە زۆر تووڕابن ئەکرێ گرفتێکی دەرونیان هەبێت یاخود ئەگەر نەشیان بێت چارەسەرێک وەرگرن بۆی کە باشتر بن و پرسیاری دووەمیش کەمەوێت دواتر یەکسەر وەڵام بیتەوە ئایا تێکچوونی خەو کەی بە گرفتی دەرونی دەهاندرێت؟ باڵێ سەبارەت بە تووڕەبوون کاک دکتۆر لەوانەیە ئەمە هەمومان ڕۆژانە بەرکەوتەی کۆمەڵک فشار بین لەو ژینگەی کە تێدا دەژین تەڵەبەیە لە خوێندنێ مامۆستایە لە قوتابخانەکەی مۆزەفە بەڕێوەبەرە هەریەکەکە تووشی بەرکەوتەی دەبی لەگەڵ خەڵک و ڕۆژانە ئاساییە کاتێک کە کەسەکە تووڕە دەبی ئەمە چ کاتێک بە نەخۆشی دادەنین ئەو کاتێک کە تووڕەبوونەکە بەشێک بیتن لە کۆمەڵک نیشانەی دیکە یعنی بە تەنها ئەمە سەری تووڕەبوونەکەی ناکەین ئەو تووڕەبوونە لەگەڵ کۆمەڵک نیشانەی دیکە بۆ نمونە کەسەکە دڵە ڕاوچەی هەیە خەمۆچی هەیە گرفتی دیکەی دەرونی هەیە ئەو کاتە ئێمە بە نەخۆشی دادەنین بەڵام تەنها تووڕەبوون ئەوەی کە ئاسایی دەیبینین نەخێر ئەوە بە نەخۆشی دانانین دەبیتن لە وەکو ئیتارە گەورەکە سەیری بکەین و توندیەکەی ئەگەر زۆر بیتن لە ڕادە بەدەربی بگاتە ئەوەی کە کەسەکە زەرەری هەبی لە بۆ خۆی و دەوروبەری یان ماوەکەی دوور و درێژ بیتن ئەو کاتە ئەمە بە نەخۆشی دادەنێن و پێویستی بە چارەسەر دەبیتن بە نسبەت پرسیاری دووەم تێکچوونی خەو بە هەمان شێوە وەکو تووڕەبوون ئەمە تێکچوونە خەوەکە بە تەنها تەماشای ناکەین
بەپێی ئەو لێکۆڵینەوانەی هەیە 50% ئەوانەی کەوا تێکچوونی خەویان هەیە هۆکارەکەی یان دڵە ڕاوچەیە یان خەمۆچیە 150کەی تر دەکرێت هۆکاری دەرونی یان هۆکاری جەستەیی دیکە هەبیتن نەخۆشەکە نەخۆشی تری هەیە وەی کردێ خەوەکەی تێک بچیتن فئەگەر کەم خەویەکەی بە هەمان شێوە لە ڕادە بە دەربێ بۆ ماوەیەکی درێژ بێتن و بەشێک بێتن لە کۆمەڵک نیشانەی دیکە ئەو کاتە ئێمە بە نەخۆشی دادنین و پێویستی بە چارەسەر دەبین. بەڵێ دکتۆر بەهۆی ئێستابوونی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە گرفتە دەرونیەکان بەرەو زیاد بوون چۆن یاخود لە بارێکی ئاسایدان ئەوەندەی بەڕێزە دەکو پزیشکێکی دەرونی سەرنج دابێت. بەخۆی بێگومان نەک تەنها تۆڕە کۆمەڵایەکان ئەو ژنگەی کە ئێمە تێدا دەژین لە کوردستان بەهۆی ئەو گرژیە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیانەی کە هەنە بە تەکید نەخۆشە دەرونیەکان زیادی کردیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاستی هۆشیاری خەڵکیش بەرز بوویتەوە یعنی ئەمە بەس لە بۆ ئەوەی ناگەڕێنینەوە کەوا کێشەکان زیاد بوونە هی سۆشیال میدیابی یان ئەوانی دیکە بە هۆکاری دابنین نەخێر ئاستی هۆشیاری خەڵکیش زیاد بووە لۆیە لە نۆڕنگەکان و لە نەخۆشخانەکان زیاتر نەخۆشی دەرونی دەبین. بەڵێ ئەمە بینەرەکانمان سوود ببینن دکتۆر پرسیارێگاتوواڵە ئەگەر کەسێک حەز بە ژیان نەکات و حەز بە هاوڕێیەتی کەس نەکات لە خزمایەتی دوور بکەوێتەوە ئەمە نیشانەیە بۆی کە گرفتێکی دەرونی هەبێت یاخود چییە؟ بەڵێ ئەو نیشانانەی کە باست کرد ئەوە سێ نیشانەیە تەواوکەری دەوێتن سێ نیشانەیە ئەمە لە زۆر گرفتی دەرونی دەبینین بە تایبەتی لە خەمۆچی بەڵام نیشانەی تەواوکەری دەوێت پێویستی بە پرسیاری زیاتر هەیە کە بزانین ئەو کەسە خەمۆچی هەیە یان نا و خەمۆچەکەی لە چ ئاستەی توندیە و پێویستی بەکان چارەسەر هەیە بەڵێ سێ نیشانەی زۆر زۆر گرینگە کە ئەو بەڕێزە باسی کردووە بەڵام پێویستی بە پرسیاری زیاتر هەیە هەتا بزانین وەکو نەخۆش سەیری بکەین یان نا. کەواتە دوایین پرسیارم دکتۆر چی بکەین بۆی بارێکی دەرونی جێگیر و ئاراممان هەبێت چی ڕێنمایی خەڵکەکەی بۆی کە خۆ پارێزی بکەن لە گرفتە دەرونیەکان؟ بەڵێ ئەوە دەتوانم بە چەند خاڵێک لە بۆ باز بکەم کاک دکتۆر بەنسبەت چارەسەری نەخۆشە دەرونیەکان یان خۆپاراستن لە نەخۆشە دەرونیەکان ئەمە یەکسەر پەنا نابینە بەردەرمان بەڵکو چەند ڕێکارێک هەیە پێویستە چ نەفەری ساخ چ نەخۆش بیگرێتە بەر هەتاوەکو دەروونەکی تەندروستی هەبیتن دەروونەکی دروستی هەبیتن یەک لەوانە بریتە لە هۆشیاری دەرونی ئەو کەسانەی کە لە بەرنمەکان تەماشا دەکەن یان خوێندەوارن دەکرێت ئاستی هۆشیاری دەرونی خۆیان بەرز بکەنەوە هەتا بتوانن بە خۆیان کودەڵێ بە خۆیان ببنە دکتۆری خۆیان و خۆیان بپارێزن لە نەخۆشە دەرونیەکان و بگرە لە نەخۆشە جەستەیەکانیش. خاڵی دووەم هەبوونی ستایلەکی ژیانی تەندروست یعنی خەوەکی دروست خواردنەکی دروست کردنی وەرزش ئەوانە هەمووی دەوری هەیە لەوەی کە کەسایەتیەکی جێگیرت هەبی و دووربی لە نەخۆشە دەرونیەکان و بگرە لە نەخۆشە جەستەیەکانیش. لەگەر ئەوەشدا ئەمە کۆمەڵک هوەری خۆخاوکردنەوەمان هەیە یان تەکنیکی خۆخاوکردنەوەمان هەیە کە ڕۆژانە مرۆڤ پێویستی پێ هەیە ئەوەی کە یۆگا دەکا یان ئەوانەی کە دیندارن نوێژ دەکەن یان کەسێک گوێ لە موسیقایەکی خۆش ڕادەگریتن پێویستمان بەوە هەیە ناوە بگرە ڕۆژانە ئەمە خۆمان خاو بکەینەوە خۆمان خاڵی بکەینەوە لەو فشارە دەرونیانەی کە هەمانە و خاڵێکی دیکەی گرنگ ئەوەیە کە ئەمە فشارە دەرونیەکان کەم بکەینەوە بەوەی کە دوور بکەوینەوە لەو بۆن منە کێشەی خێزانیمان هەیە چارەسەری بکەین کێشەی کۆمەڵایەتیمان هەیە لە دەرەوە چارەسەری بکەنەوە و کێشانێک کە لە توانایمە بەدەرن داوای یارمەتی دەکەن بۆ ئەوەی چارەسەری بکەین یان هەندێک کێشە هەیە بەداخەوە ئەمە بە خۆمان کردیتمانە کێشە بێ ئەوەی کەسەکە هیچی لە باراندا هەبی لە بۆ ئەو کێشەیە یعنی هیچ پەیوەندی بەوی نییە بۆن منە ئەخبارێکی زۆر سیر دەکاتن لە سۆشەڵ میدیا چاودێری زۆر شتی کە فشاری دەرونی لۆ دروست دەکاتن پێویستە خەڵک تا ڕادەیەکی زۆر دوورکەوێتەوە لەو شتانە هەتاوەکو فشارە دەرونی ڕۆژانەکانمان کەم ببتەوە چکە هەبوونی فشاری دەرونی لە بۆ ماوەیەکی زۆر وامان لێ دەکات لەبار بین لە بۆ نەخۆشی دەرونی و بگرە لە بۆ نەخۆشی جەستەییش و هەر کاتە چژ نیشانەی
نەخۆشی دەرونیمان هەبوو کە تند بوو وەکو ئەوانەی کە باس کرا کەم خەویەکت هەیە کاری کردوتە سەر ئیشت کاری کردوتە سەر پەیوەندی کۆمەڵایەتەکانت پێویستە ڕاوێژ بە پزیشکی دەرونی و چارەسەرکاری دەرونی بکەیت بۆ وەرگرتنی چارەسەری پێویست. ئەمگەدی پسپۆری نەخۆشی دەرونیەکان کە لە شاری ئەولێری خۆشەویستەوە ئەرکی کێشاو لەگەڵمان بووی سپاس بۆ ڕێنمایەوەردەکانت